دانیشتووی گوندی سەفرەی ناوچەی شارباژێڕە ناوی حاجی براهیمە چیرۆکی ئەو شەوە دەگێڕێتەوە کە فڕۆکەکانی تورکیا 26 پێنجی ئەمساڵ گوندەکانی بۆردومان کردووە. شکر کەس بریندار نەبوو بەڵام یەک شوشە و ئەمە هیچی نەمابوو قەناعەتت بێ دوودان ڕۆژان مە خەڵک لەگەڵاڕێەوە هاتووە ژنوژاڵ دوودان ڕۆژان هەتا ئەم ماڵانە پاکەرەونەوە. حاجی براهیم لەگەڵ هاوسەرەکەی لەم گوندە دەژین. ئەو دەڵێت بۆردومانی فڕۆکەکانی تورکیا نائارامی بۆ سنوورەکەیان هێناوە. نەخۆشخانەی گوندەکەی شیانی خاپوور کردووە کە ئێستا هاوڵاتیان ئەم گوندە بێنە خۆشخانەن. وتیشی بە تووڵی عمرم هەر تۆپباران و ڕاگواستنم دیوە. لیژنەی ناوخۆ و ئاسایش و ئەنجومەنی خۆجیەکانی پارلەمانی کوردستان قایمقامی ماوەت و فەرماندەی فۆجی پاسەوانی سنووری چوارتایە هاتوونەتە شوێنی بۆردومانەکە. زەرەر و زیانەکان دەخەمڵێنن بۆی هەرچی زووە نەخۆشخانەی گوندەکە چاک بکەنەوە. ئەوەی کە ئێرە بۆردومانکرا بە شەوی 5 بوو سعات 11 دقەی شەو من لەلایەن فڕۆکەی تورکیاوە بۆردومان کراوە ئێرە بە بیانووی بوونی سارەی پەکەکە بووە. بەڵام ئەوەی کە زۆر کێشەکەی ئالۆز کرد و ناخۆشە لای هەمانەوەی کە لە ناو گوندێک کا بووە کە خەڵکێکی مەدەنیتیایە چکە ئەم شوێنی کە خەسف کراوە جارێ هەر بەردەم نەخۆشخانەیە کە لە هەموو جەنگەکانە پێویستە نەخۆشخانە پارێزراو بێت لێ نەدرێت. یعنی لەسەر خەت بووین لەگەڵ وەزارەتی ناوخۆ لەگەڵ هەموو ئەو شوێنەکانی کە بە تایبەتی ئەنجومەنی ئاسایش و وەزارەتی ناوخۆ لەسەر خەت بووین. یعنی ئەم هاتنەی ئێمە ئەم لیژنەی کە هاتوونەتە سنووری پارێزگای سلێمانی و ئەچینە سنووری پارێزگای هەڵەبجە لیژنەیەکە لەسەر ئاستی باڵا پەرلەمانی کوردستان دیاری کردووە و ئێمە ئەمانەوە بەڕاستی ینی نقطە بە نقطە بگەڕین شوێنەکان بگەڕین بۆی تێبگەین لەوەی بزانین ڕێژەی تەجاوزەکە چۆنە ڕێژەی بۆمبارانکردنەکە چۆنە و مەسلەی برینار و شەهید و ئەوانە چۆنە و بشزانین لە ڕاستیە ینی هۆکار چییە هۆکاری ئەم بۆمباران و بەزاندنی سنوور و شتانە چییە ئەمە بەلامانەوە گرنگە. هەڵبەت ئێمە لێرەوە دووبارە ئەم هێرشانە ئیدانە دەکەین و پێمان وایە کە هەرێمی کوردستان کیانێکی دەستوری سەربەخۆیە و پێویستە لە سوارچێوەی دەستوری هەمیشەی عراقیدا ڕێز لە کیانی هەرێمی کوردستان بگیرێت و سەروەری یەکپارچەی خاچی عراقی بپارێزرێت و لە هەمان کاتشدا ئەرشی پەرلەمانی کوردستان و حکومەت هەرێمی کوردستانە کە بە زوو بێنە سەرخەت وەک چۆنەمە لە پەرلەمانی کوردستان بێنە سەرخەت بۆی کەم پرسە بە زووی چارەسەر بکەین و لە هەمان کاتشدا ئێمە لە راپۆرتەکانی خۆماندا بەگشتی بە نەتیجە کۆمەڵێک ڕاستپاردەین بە حکومەت هەرێمی کوردستان تا لێک تێگەشتێکیش لە بینی هێزە سیاسەکان واژۆ بکرێت پرۆتۆکۆڵێکی لێک تێگەشتن بە جۆرێک بێت کە ئەم پێشێلکارانی ناوخاچ هەرێمی کوردستان ڕابژیرێت. لیژنەکان هەرسێ لیژنەکە لە پەرلەمانی کوردستان کۆبینەوە ئەو هاتین بۆ سەردانی گوندی سەفرە ئەوە تا لێرە بە دیاچاوی خۆتانەوەی بینن لە ئەنجامی هێرشەکانی سوپای تورکیا بۆ سەرخاکی هەرێمی کوردستان کە زەرەر و زیانی گیانی و مادی لێکەوتوێتەوە بووە بەهۆی نائارامی و دڵەڕاوکێ لەلایەن دانیشتوانی هەرێمی کوردستانەوە. ململانیەکان چۆن دەست پێ بکەن و کەی دەست پێ بکات قوربانی و زیان و باجەکەی هەر هاوڵاتی سنوورەکە دەیدەن. وەک دانیشتوانی ئەم گوندەی ژووتیان کاتێک سەدام بوو هەر بۆردومان کە ئەو نەما هەر بۆردومان ئێستایش هەر بۆردومان. ئاوەر عەلیگەری کوردستان گوندی سەفرەی ناوچەی شارباژێر.